سڵاوی خواتان لەبێ قوتابیانی خۆشەویست من مامۆستا عەلی باپی ڕوستایی لەگەڵتانە بم لە بابەتێکی نوێ لە یونتی سێم کە ئەویش سێتنتی پۆسیبڵتیە. ئەمە لە دەستەکانی ڕابردوو باسی پاسیڤ ڤۆیسمان کرد بە هەموو یاسایەکان لەگەر فۆرمەل سپیچ و ئینفۆرمەل سپیچ. ئەوڕۆ ئینشاءڵڵا باسی سێتنتی و پۆسیبڵتی ئەکەین لە حالەتی پرێزنت و لە حالەتی پاست. وە لێرەش دەمەوێت دەستخۆشی لە قوتابخانەیەک و شی ئینگلیزی ناحکومی بکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتەی کەوا بتوانین زیاتر خزمەتی قوتابیان تێدا بکەین. لە بابەتی سێتنتی و پۆسیبڵتی ئەمە تەنها مهمەکە ئەوەیە چۆنیەتی ناسینەوەی ڕابردوو ڕانەبردوو کەواتە دیسان بگەڕێنەوە سەر پێشەچەکەی یەکەم دوو حەڵقەی پێشەچی باسمان کرد ڤێرب بی و ڤێرب هاڤ ڤێرب دوو مۆدەڵ ڤێرب چۆنیەتی ناسینەوەی ڕانەبردوو ئەوانە زۆر مهمن کە ئەوانە دزانی بە سەتاسەتی ئەوانە شتی ئەگەی. ئەمە ئێستا باسی سێتنتی ئەکەین لە حالەتی پرێزنت و لە پاست. بابە ئەمە لە سێتنتی طبعاً لە سێتنتی پۆسیبڵتی مۆدەڵ ڤێربەکان بەکاردێنین بەڵام لە مۆدەڵ ڤێربەکان لە هەریەکە و جۆرە مۆدەڵ ڤێربەک بەکاردێنین. بۆ نمونەکە باسی سێتنتی بکەین لە پرێزنت لەگەر پاست ئەوە گوتمان سێتنتی یعنی دڵنیابوون کە ئەتوو دڵنیابی لە شتێک پێ دەگوترێت سێتنتی. لە پرێزنت لە حالەتی پۆزیتیڤ و نێگاتیڤمان هەیە. دوو شتمان هەیە لە مۆدەڵ ڤێرب وەری دەگرین یەکەچیان بە ناوی کانت ئەوی دووەمیشیان چیە مەست. مەستەکە لە حالەتی ئەرەیە پۆزیتیڤ کانتەکەش حالەتی نەرەیە نێگاتیڤ. کەواتە لە سێتنتی پرێزنت ئەگەر ئەو کانتە نۆتمان لێ کردو کرمانەکان غەڵەتە و ئەو مەستە ئەگەر کرمانە مەسند دیسان غەڵەتە. کەواتە لە حالەتی پۆزیتیڤ مەستی بەکاردێنین لە نێگاتیڤیش کانتی بەکاردێنین. باشە ئەمە گوتمان لە بیدایەتی ڕۆژ باسمان کرد لە مقەدیمە لە پێشەچەکەی باسمان گوتمان مۆدەڵ ڤێربەکان بەگشتی چیان لە دوودێ چاوک بیسیان لە دوودێ. کەواتە لەبەرەوەی کانت و مەستش مۆدەڵ ڤێربە دەبی چاوجێ دووبێ ئەودا چاوگەکەمان یان ئەوەتە بی وەکو چاوک دادەنین و ئەگەر بیمان نەبوو چاوک هەر چاوگەشی دیکەی لە دوا بێت ئیعتیادیە وەکو پلەی sit sleep eat ئەوان هەموو چاوگن یان بیدانین وەکو چاو یان هەر چاوگەشتکە دانین سترۆنگ ڤێربی. کەواتە ئەگەر بیشمان باس کرد ها لە پێشەچەکەی باسمان کە گوتمان ڤێربی چیان لە دوودێ گوتمان ڤێربیەکان یان ئەوەتە ئاجکتیڤی لە دوودێ یان پریپۆزیشن لە دوودێ یان ڤێرب ئاینجی و ناونی لە دوودێ یان ڤێرب پیپی لە دوودێ کە ئەگە ڤێرب پیپیش لە دووها دەبێتە پاسیڤ ڤۆیس ئاگادار بە. کەواتە سێتنتی ئەگەر ڕستەیەکمان دیت پرێزنتە کوو بزانی ڕستە پرێزنتە ئەگەر ئیز ئام ئاری تێدا بوو یان هاو و هازی تێدا بوو یان دوو دەزی تێدا بوو یان فرمانێک بە ئێس یان بە بێ ئێسی تێدا بوو ئەو ڕستە کە ڕانەبردووە کە ڕانەبردوو بوو ئەتووە لە وەڵام چ بەکاردێنی یانە کانت یانە مەست کە ئەویشمان بەکارهینا دەبی چاوجی لە دوو بێ. ئەگە چاوگەکەمان بی لەگەر بەکارهینا دەبی ئەوانی لەگەر دابی. ئەگەر بیمان لەگەر بەکارهینە چاوگەشتکەمان لەگەر بەکارهینا و ئەعتیادی ئەوانی لەگەردا نابی. ئەوە بەنسبەت سێتنتی in the past present. ئەوجارێ لە سێتنتی in the past هەمان یاسا بەکاردێنین بەڵام هاوێکی لۆ زیادەکەین. سەبجەکەمان نووسیوە تەماشا کانت و لەگە کانتی دەتوانین برین کودنتیش ئاگدار بە. کانت و کودنت لێرە کودنتمان نییە بەڵام لێرە کودنتمان هەیە لەگەر مەستی. کەواتە کانت کودنت مەست ئەوانە لە سێتنتی in the past بەکاردێنین بە مەرجەشی چیان لەگەر بێ هاو دەبی هاوی لەگەر دابی تاوەکو لەگەرەوەی جیاواز بیتەوە. باشە کە هاویشی لەگەردا بوو ئەمە گوتمان ڤێرب هاف چی لە دوو دێ دیسان ڤێرب پیپی لە دوو کە ڤێرب پیپی لە دوو هات ئەگەر ڤێرب بیەکان بوو دەکەینە بین و ئەگەر بینیشمان نەبوو چاوی سترۆنگ ڤێرب بوو دەکەینە ڤێرب پیپی شێوازی سێم دەکەینە ڤێرب پیپی شێواز سێم و ئەگەر بینیشمان هەبوو دیسان گوتمان ڤێربی چی لە دوو دێ گوتمان یان ئاجکتیڤە یان پریپۆزیشنە یان ڤێرب ئاینجی و ناونە یانە ڤێرب پیپی پاسیڤ ڤۆیسە. ئەوەمان هەموو باسکردی لە دەستەکانی ڕابردوو ئەگەر پێدا چوونەوەیەک بکەیلۆ بەشەکانی دیکە ئەوە بە جوانی دەتوانین تێبگەین. ئێستا بابینە سەر پرسیارەکان ئەگەر ڕستەکەمان دیت ڕانەبردووە ئەو یاسایی بەکاردێنین لە سێتنتی و ئەگەر دیتمان ڕستەکەمان ڕابردوو بوو ئەو یاسایی لەگە بەکاردێنین. دیسان ڕانەبردوو ڕابردوو کو بناسینەوە ئەگەر ئیز ئام ئار هاو هاز دوو دەز فرمان بە ئێس فرمان بە بێ ئێسمان هەبوو ئەوە ڕانەبردووە ئەوەی بەکاردێنین. ئەدی چۆن بزان ڕستەکەمان ڕابردووە ئەگەر چی تێدا بوو زوێر یانە هاد یانە دد یانە ڤێرب ئیدی ڕێگولەر ڤێرب و یان ڕێگولەر ڤێربەکانی پشتەوە کتابی تێدا بوو یان ئاوڵ کارێکی ئادڤێربیشتی وەکو یەستردەی
last ئەگۆ ئەوانە هەموو علامەتەکانی ڕابردوونە کەواتە مادە ڕابردووە دەبی ئەوێ لەگەر بەکاربێنی. ئێستا ببینیان سەر ڕستەیەک شێوازێکمان هەیە لە ئاکتیڤیتی بووک ئاگدار بە 1-2 ساڵ ئەو نوع پرسیارە تێدا بووە. یعنی دەڵێ چێ دەڵێ ئەگەر هاتوو پرسیار بە چ دەستی پێ کرد بوو دەبی وەڵامەکەش هەمان شتی تێدای بۆ نمونە ئەگە پرسیار لە کانتی تێدا بوو دەبی وەڵامەکەش کانت بی ئەگە مەست بوو وەڵامەکەش دەبی مەستی ئەگەر کانت هاوبوو یان مەست هاوبوو یا کودند هاوبوو یان کانت هاوبوو دەبی وەڵامەکەش هەمان شتی تێدابی. ئەوجا پرسیارەکات بوو لە ئیمتیحانی دەڵێ where do you think ئارام must be ئێستا وەچی تێدایە must be تێدایە must to be کەواتە دەبی لە وەڵامەکەش must be تێدابی هەر یەکەش تێکی تێدابی هەڵەیە. ئەوە طبعا پرسیاری وزار 2015 هات بووە پرسیارەکانش ئەوانە لە ئاکتیڤیتی بووکت هەیە. ئێستا ئەوە چی بەکارهێنایە might be کەواتە لەگەر must be یەک ناگریتەوە هەڵەیە. ئەوە must be تێدایە ئەو گوتی must have been کەواتەوەش هەڵەیە. لێرەش گوتی ئەیوبی مادەم دوومان غەڵەت بوو کەواتەوەش هەڵەیە. وەڵامە ڕاستەکەمان چییە؟ سیەلۆ چونکە پرسیار must be تێدایە must be شی تێدایە و پریپۆزیشنیشی لە دوو هات تازە باسمان کرد گوتمان یەکەچی لەوان لەگەردێ ئەو پریپۆزیشنە کەواتە وەڵامە ڕاستەکەمان سیە. ئەو بەنسبەت پرسیاری یەکەم. پرسیاری دووەم دەڵێت my friend is blank in the library yesterday کەواتە ئێستا نیشانەیەکی ئادڤێربی چی تێدا yesterday یعنی دوێنێ مادەم دوێنەی تێدایە کەواتە نابی can't be و must be تێدابی ئەدی چیان لەو حالەتی ڕابردووە. ئەگەر گوتی can't have been یان couldn't have been یان must have been تێدا بوو و یەکە چی لەگەروان دەبیان verb تێدا بوو ئەو وەڵامە ڕاستەکە بەو شێوازەیەبی. ئێستاوە دەڵێن may study کەواتە may study هاوی لەگەردانیە نەیکردە شێوازی سێمیش کەواتە وەڵامەکە غەڵەتە. ئەگەر might و have و ئەوانش ڕازبی بەڵام study نەیکردە شێوازی سێم ئەوەش هەڵەیە. must study دیسان ئەوە پرێزنتە بەڵام ئەوە لێرەمان پاستە کەواتە وەڵامە ڕاستەکەمان دیە لۆ چونکە یەکەم جار دەڵێن ڕستەکە ڕابردووە مەستی تێدای هاویش تێدایە شێوەی سێمی study تێ study کەواتە کردە شێوەی سێم ئەوەش ڕاستە. دەینە سەر پرسیارێکی دیکە ئەوش لە ئیمتیحانی هاتبووە ئاگدار بن ئەو جارێ پێ دەڵێ ئەوە چ جۆر ڕستەیەکە he must have sold thousands of buckets since this morning بەخۆی ئەنسین پاسەجێ لە پرسیاری وزاری قەتعیە کات بوو لە ناو قەتعی خەتەکی لە بن ڕستەیەکدا بوو the underlined sentence يعني أو رستي كوا خطي لبنداية زور رستي كذا أو رستي أبو دري he must have sold thousands of buckets since this morning دري ما مستمستي تدايا هذه تدايا شوي سيمش تدايا كوات أو ما خندية لتسيل بابتي سيتنتي in the past قلت مان يان مستا يان كانتا يان كودنتا هذه لقدايا شوي سيمش تدايا كوات أو بيدو قلتري certainty in the past كوات أو دري possibility دري نخير دەڵێن نێگەتیڤ سێتنتیە دەڵێن نێگەتیڤیش نییە چونکە نۆتی پێوە نییە کانت و کودنت نییە مادەم دوو هەڵەتە دیەکەش تەواو نییە کەواتە وەڵامە ڕاستەکەمان بیە لۆ دەڵێ سێتنتی in the past کەواتە سێتنتی دڵنیابوونە لە ڕابردوو. وە پرسیارێکی کەشمانەیە چارم دەڵێت number 4 the exam is مادەم ئیزی تێدایە ڕستەکەمان ڕانەبردووە مادەم ڕانەبردووە بە سێتنتی لە حالەتی ڕانەبردوو حەلەکەین کەواتە پرسیارەکە یان دەبی must be یان can't be تێدابی و لە زیاتی بیەکەش دەتوانین ئەگەر بیەکە نەبوو چاوگەشتی بووی احتیاطیە. دەڵێت the exam is too long certainty use not difficult مادەم گۆتیتی not difficult کەواتە لە حالەتی ڕانەبردووی چ بەکاردەینین نێگەتیڤ لێ نێگەتیڤەشمان نایبرین مەسنت ئەی دەبرێن چێ دەبرێت can't کەواتە دەبی کانتەکەی لەگەر بەکارادی. ئەو گۆتی the exam may have been ڕستەکەمان ڕانەبردووە ئەوە ڕابردووی لەگە بەکارهێنایە. The exam مەسند گوتمان مەستەواوە بەڵام نۆت ناوی لەگەر مەستی بەکاربێ دەبی لەگە کاتی لەگەر بەکاربێ. The exam can't have been can't have been کەشتەواوە بەڵام لۆ چه حالەتێک لۆ حالەتی past بەڵام ئەو ڕستەکەمان پرێزنتە کەواتە وەڵامە ڕستەکەمان the exam can't be difficult کانتەکە نەرەیە چاوی لە دوات ئاجکتیڤیش لە دوات ئەوە پێدەگوترێ certainty in the past and certainty in the present. ئێستا ئەوە تەواو بین certainty دێنە سەر possibility با بە possibilityش هەمان شێوازی certainty دەگەینی چۆن ماشارە کردو possibilityش هەر بەو شێوازەیە تەنها مۆدڵ ڤێربەکانی جیاوازە لە باتی can't و must و couldn't دەرێن may might could
لحالتي present و past هەر may might could كواتە ئێستا بابینە سەر possibilityش بمعنای چ دێ بمعنای گومان ئێستا یەکەمیان ئەمە دڵنیا بووین ئەوەی دووەمیان گومانمان هەیە ها expressing possibility in present and past لە چه حالەتش لە positive and negative form لە حالەتی ئەرێ ئێستا ئەمە possibility وەلەو ئەمە بەس سێتنتی زیاتر چی بەکارهێنایە حالەتی ئەرێونەرێ لە کتابی سەنڕایزی پۆلی دوازە لە بە تایبەتی لە حالەتی ڕابردوو نێگەتیڤی نییە تەنها پۆزەتیڤ تەنها لە حالەتی ئەرێ باسکرایە باسی ئەرێ ئەەکەین کەواتە ئێستا مە گوتمان لە حالەتی ڕانەبردوو باسمان کردەوە گوتمان چۆن بزانین ئەو ڕستەیە ڕانەبردووە گوتمان ئیز ئام ئار هاڤ هاز دوو دەست فرمان بە ئێس فرمان بە ئێس ئەوانی تێدا بوو ڕستەکەمان ڕانەبردووە کەواتە گوتمان یان مەی یان مایت یان کود لە ناو ڕستەی هەبوو دەرێ پۆسیبڵتیە وەچیان لە دوو دەی گوتمان مۆدڵ ڤێربەکان چاوجی لە دوو دەی ئەجا چاوگەکەمان یانە بیە یان ئەگە سترۆنگ ڤێربەجی کەمان بوو هەبوو ئەعتیادیە و ئەگەر بیمان هەبوو دیسان adjective و preposition و ing و verb pp لە دوو ئەگە verb pp لە دووا دەبیتە passive voiceش ئاگادار بە یعنی هەم دەبیتە possibility هەم دەبیتە passive voiceش کەینێ ئەگەر هاتوو verb pp لە دوو بی یانە بینی هات ولا حالەتی ڕابردوو هەمان شت بەکاردێنین may might could ئەوەی تێدایە بەڵام چی لەگەر زیادەکەین هاف تاوەکو لە جیاواز بی ولا دوهاویش معدل شێوەی سێم دێ شێوەی سێمی بی چیە بینە ئەدی شێوەی سێمی سترۆنگ چاوگەکەی چیە دەبیتە شێوای سێم ئەوجا یان ئیدیا یان عامودی سێمە و ئەگەر بینیشمانە بلیسان adjective preposition noun و adjective یان ئەگە verb pp لە دووا دەبیتە passive voice و بی زیاتر پرسیارەکان لەسەر حەل بکەین وەکو سێتنتی بە تەواوەتی تێبگەین ڕستە یەکەم دەرێت چێ long ago کەواتە مادەم لە ئێستاڕە ئەگۆی تێدایە ئەوە ڕستەکەمان ڕابردووە travel was dangerous there could have been attack دەڵێت چێ could have been attack ئێستا چی تێدایە کودی تێدایە و هاویشی تێدایە و لە دوویش بین هاتێ کەواتە دەڵێ مامۆستا could have ئەوە possibility ئەوە could have possibility شێوەی سێمیش لە دوو هاتێ کەواتە پێ دەرێن possibility in the past کەواتە ئەو دەرێن passive voice نەخێر لۆ چکە verb pp لە دوو نەهاتی ئەتاکەکە ناونە ئاگدار بە ئەگەر verb pp لە دوو هات باە دەبۆ passive voice کەواتە ئەو دەرێ سێتنتیە دەرێن نەخێر ئەوە could have و بینە ئەمە لە سێتنتی چمان هەبوو کودنتمان هەبوو کودمان نەبوو ئاگدار بن بەڵام لە سێتنتی ئەوەش سێتنتیش نییە کەواتە دوو شت ماوە ئایا نێگەتیڤە دەرێن نێگەتیڤیش نییە کەواتە چییە دەرێ possibility in the past لۆ چکە could have و شێوەی سێم ئەوە could have شێوەی سێمی تێدایە پێ دەگوترێ possibility in the past ڕستەیەکەمانێ دەرێتێ which option carries the idea of possibility دەرێ کام لەم ڕستانە possibilityە کە دەرێن possibility دەبی may might could تێدابی ئەوجا لە ڕابردوو لە ڕانەبردوو یانە چاوجی لەگردایە یان have و verb pp لەگردابی دەرێ this kind of fish must ئەوە گوتمان possibility بەڵام ئەوە چی بەکارهێنایە ئەوە مستی بەکارهێنایە سێتنتیە کەواتە وەڵامەکە غەڵەتە a lot of animals are starving کەواتە ئاری تێدایە باسی سێتنتی possibility هەر نەکردی لەو ڕستەیە it might ئەگەر مایتەکە تەواویش بی بەڵام لە دوو مایتەکەی چ دێ چاوک دێ ئەوە هاز هاتیە هازەکە چاوک نییە ئەگەر هاف هات باە ڕێشی پێ دەچوو کەواتە وەڵام ڕاستەکەمان بیە چۆن بزانین the panda appears may تێدایە هاوی تێدایە شێوەی سێمیش تێدایە کەواتە ئەو پێ دەگوترێ possibility لە 2016 پرسیارێکمان هاتووە دەڵێت چێ an earthquake blank 8 years before کەواتە مادەم باسی years before کە دیسان ئەوە ڕستەکەمان ڕابردووە کەواتە نووسرایە چێ ئەو ڕستە باسی نەکردێ ئایا سێتنتیانە possibility کەواتە مادەم حالەتی ڕابردوو تێدایە ئەگەر سێتنتی لە پاس بوو هەر تەواوە possibilityش لە حالەتی پاس بوو هەر تەواوە ئێستا دەڵێت چێ must لە دوو must have دێ هات نایە کەواتە هادەکە هەڵەیە may destroy لە حالەتی پرێزنتە بەڵام ئەوە ڕستەمان before تێدایە ڕستەکەمان ڕابردووە can't have ئەگەر تەواویش بی بەڵام destroy دەکە نەیکردە شێوازی سێم کەواتە ئەوەش هەڵەیە ئەدی وەڵامە ڕاستەکەمان چییە وەڵامە ڕاستەکەمان ئەیە چۆن بزانین و بە تەواوی ڕوونکردی ئەوە might have شێوەی سێم کەواتە
ڕستەکەمان هیچ کێشەیەش تێدا نیە. ئەوە بەنسبەت ڕستەی یەکەم و دووەم و سێم. دەینە سەر ڕستەی چارەم و پێنجەم کۆتا ڕستە دەڵێ the students are in the library کەواتە ڕستەکەمان جارێ لێرە بزانین ڕانەبردووە. مادەم ڕانەبردووە دەرێ پۆسیبڵیتیش بەکاربینە کەواتە ئەمە دەبی پۆسیبڵیتی لە حالەتی ڕانەبردووی بەکاربینین. may و might و could ئەوجا چ بی لەگەرەیە ئەن چاوگەچی لەگەربی ئەو تەواوە. ئەگەر هاوی لەگەردا بوو لە ئێستا ڕەبزانە هەڵەیە و هەروەها ئەگەر دیتن مەستوکان تشتیدا بوو ئەوەش هەڵەیە چونکە ئەمە پۆسیبڵیتیمان دەوێت may might could. ئەوە دەرێت چێ they may be بەڕەو کەواتە ئێستا they may be کە تەواوە بەڵام بەڕەوەکە غەڵەتە لۆ چکە گوتمان ئەگەر بیهات ئەگە فرمانیش لێ دووها دەبی فرمانەکە ing بی borrowing باە تەواو بەڵام ئەوە دوو چاوک لە دوویەک بی نابی. ئێستا ئەوە نووسیتی چێ they may have borrows لە دوو هاوی شێوەی سێم دێ ئەوە پرێزنتی بەکارهێنا و هەروها لێرش بەخۆی پرێزنتە نابی ئەوە پاسی بەکارهێنا have و یعنی دوو جار هەڵەیە. they may be borrowing ئەوی کەسمان they may borrows کەواتە دیسان مەیەکە چاوجی لە دوو دێ بەڵام ئەوە پرێزنتی لە دووهینایە ئێسی پێوکردی کەواتە ئێسەکەش لەگەری بەکارنای وەک وەڵام ڕاستەکەمان دیە چۆن بزانین دەڵێ ماوەستە maybe هاتیە پۆسیبڵتیە و borrowing ingشی لە دوو هاتی لە دوو بیت گوتمان ing adjective ها preposition noun ئێستا چی لە دوو هات ing لە دوو هات کەواتە وەڵام ڕاستەکەمان دیە. کۆتا پرسیار لە possibility whereas دارە دەڵێت ئەو پرسیارێکی مهمە و فکریە بڕک ئاگادار بن دەڵێ I am not sure ئاگادار بە دەرێ من دڵنیانیم کەواتە مادەم دڵنیانی ئەتوو دەبی گومان تەبی مادەم گومانمان هەیە دەبی پۆسیبڵتی بەکاربینین ئاگادار بە چونکە ئەو ڕستەیە دەکرێت لە وەڵامی پۆسیبڵتی ڕاستبی و سێنتیش ڕاستبی بەڵام چیهانیان ڕاسترا دەڵێ مامۆستا ئەمەن پۆسیبڵتی هەردەبژێنین گومان لۆ چکە دەرێ من دڵنیانیم I am not sure کەواتە مادەم I am not sure تێدایە دەرێ مامۆستا پۆسیبڵتی هەردەبژێنین وەڕستەکەشمان چییە ڕانەبردووە کەواتە possibility in the present هەردەبژێرین ئەو یاسای هەردەبژێرین. but he blank in his office یاڵا ئەوە نووسیتی چێ maybe not ئێستا چی بەکارهێنایە مەزبی بەکارهێنایە لۆ چکە ئەوە گوتم I am not sure من دڵنیانیم مادەم دڵنیان دەی possibility بی ئەوە سێتنتیە. دیسان لە دوو مایتی چ بەکارنایە هاز بەکار نایە دەبی ها بەکار هات باە کەواتە دیسان ئەوەش غەڵەتە. ئەو جارەی دووشتمان ماوە دەڵێ چێ he may be in his office کەواتە دەرێ احتیمالی هەیە ئەو لە چێ دەربی لەنا ئۆفیسەکەی بی گوتمان حالەتی نەرێشمان بەکار نەینە لە پۆسیبڵتی کەواتە وەڵام ڕاستەکەمان چییە وەڵام ڕاستەکەمان سیە لەبەرەوەی پرێزنتە و پۆسیبڵتیش ئین پرێزنتمان بەکارهێنا may might could لەگەر چاوگەشی لەگەر بەکاردەهاتبوو کەواتە وەڵام ڕاستەکەمان سیە. یونیتی سێمیشمان کۆتای پێهینە لە دەرسی یەکەم باسی پاسیڤ ڤۆیسمان کرد لە فۆرمە سپیچ ئینفۆرمە سپیچ و لە دەرسی دووەمیش باسی سێتنتی و پۆسیبڵتی in the pastمان کرد. ئینشاءڵڵا لە چاوتەنە سەر ڤیدیۆکان بیتاوەکو لە دەرسەکانی داهاتوو ئینشاءڵڵا یونیتی پێنجەم گرامەرەکان باز بکەین بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.